بێت و بەیانیتان باش بەیانیەک پڕ لە جوانی بەیانێک پڕ لە تەندروستی بەیانیەکی کوردانە کە بە زمانی شیرینی کوردی پێتان بڵێین بەیانیتان باش بۆ هیوای کە لە هەر کوێیەکن باش بن تەندروستیتان باش بێت خودی خۆتان باش بن و ئێستاش لەگەڵ ئێمە بن بۆ ئەوەی کە یەک کاتژمێر بەیەکەوە بین سوود و زانیاریتان پێ بگەینن لە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 بۆ هیوایی کە ئەوانی کە ئێستا هەستاون و کۆتا ڕۆژی هەفتەیە و خۆیان ئامادەکەن بچن بۆ دەوام و کار و پیشەکەیان ئەوە ئەم ڕۆژە بە ڕۆژێکی پڕ لە خۆشی و بە ڕۆژێکی پڕ لە ئارامی دەست پێ بکەن وهروەها کۆتاییشی پێ برن بۆیە لەگەڵمان بن بابزانین بابەتەکانی ئەمڕۆمان چی. جۆنی دێپ کەیسە یاساییەکەی لە ئەمبەر هێرد هاوسەری پێشووی بردەوە و دەبێ هێرد 15 ملیۆن دۆلار وەک قەرەبوو بداتە دیپ. چای خواردنەوە لە ناو کوردان نەریتێکی بەردەوامە لە زۆربەی شارەکان دەیان چایخانە هەیە بەڵام ئەوەی کە جێگای تێبینیە ژنان کەمتر بۆ چایخانەکان ئەچەن یاخود لەوێ چای ئەخۆنەوە وەکو هاوشەیە پیاوان ئەوان هەموو ڕۆژ ناچنە چایخانە یان زۆر بە دەگمەن بچن. لە دیمەشق ئەمەی کە دەیبینن باڕێکە ئەم باڕە بچووکە تەمەنی 70 ساڵە لەسەر دیوارەکانی یادەوەری زۆری ئەو کەسانە نووسراوەتەوە کە لە ماوەیە سەردانی ئەو شوێنیان کردووە و ئێستا باڕەکە بۆتە سمبولی دیمەشق و وەک مۆزەخانەیەک لێ هاتووە. با لە کەیسەکەی جۆنی دێپەوە دەست پێ بکەین بۆ هەوادارانی جۆنی دێپ و هەوادارانی ئەکتەرەکانی هۆلیوود. جۆنی دێپ کەیسە یاساییەکەی لە ئەمبەر هێرد هاوسەری پێشووی بردەوە و دەبێت هێرد 15 ملیۆن دۆلار وەک قەرەبوو بداتە دیپ بۆ چونکە دادگای ڤیرجینیا بڕیاری کۆتایی لەبارەی کەیسی هەردوو ئەکتەری ئەمریکی جۆنی دێپ و ئەمبەر هێرد دا کە کەیسەکە لە بەرژەوەندی جۆنی دێپ یەکلابەوە بە گوێرەی بڕیاری دادگا لە بەرامبەر ناوزڕاندنی جۆنی دێپ بێگومان لەلایەن ئەمبەر هێردی هاوسەری پێشوویەوە پێویستە ئەمبەر 15 ملیۆن دۆلار وەک قەرەبوو بداتە جۆنی دێپ. بە گوێرەی بڕیاری دادگای ڤیرجینیا ئەو بابەتەی کە ئەمبەر هێرد ساڵی 2018 بڵاوی کردەوە و هاوسەری پێشووی خۆی بە توندوتیژی بەرامبەری تۆمەتبار کرد دەچێتە چوارچێوەی ناوزڕاندن و جگەلەوە وەکو تۆمەتێکی بێبنەماوا بوونە. دوای بڕیارەکەی دادگا ئەمبەر هێرد دەڵێ کە زۆر نائومێد بووم بەوەی کە ئەو بەڵگانەی کە پێشکەشم کردن هێشتا نەیانتوانی کاریگەریان لە بڕیاری دادگا هەبێ. هێرد ئەم بڕیارەی دادگا بە نەرێنی دەبینێت لەسەر ژنان و ئەڵێ ئەمە پاشەکشەیە بۆ هەوڵانەی کە بۆ نەهێشتنی توندوتیژی بەرامبەر ژنان ئەدرێت. جا ساڵی 2018 ئەکتەری ئەمریکی ئەمبەر هێرد بابەتێکی لەسەر جۆنی دێپی هاوسەری پێشووی بڵاو کردەوە و بە توندوتیژی خێزانی تۆمەتباری کرد بوو. جۆنی دێپ داوای یاسایی لەسەر ئەو تۆمار کرد و دوای چەندی دانیشتنی دادگا دێپ کەیسەکەی بردەوە. بە ناوزڕاندنی جۆنی دێپ و هەڵبەستنی چەندین تۆمەت بۆ دێپ زیانی زۆری بەرکەوت و زۆرێک لە کۆمپانیەکانی بەرهەمهێنانی فیلم ئەو کاتە ئامادە نەبوون کە گرێبەستی لەگەڵ بکەن. جا ئێستا لەگەڵ بردنەوەی کەیسەکە جارێکی دیکە ئەستێرەی جۆنی دێپ کە ئەستێرەیەکی بەناوبانگی ئەمریکیە دووبارە دەدرەوشێتەوە و دێتەوە بۆ لای هەوادارانی و فیلمەکانی نمایشەکە. بەشێک لە مرۆڤەکان حاڵەت و دۆخێکیان هەیە کە پێوترێت تووڕەیی جا زۆر جار تووڕەیی کارەساتیشی لێ ئەکەوێتەوە بە تایبەتی ئەگەر لە نێوان هاوسەران بێت. لە کاتی تووڕەبوونە تکایە بە بڕیار نەدەین کەمێ بۆستین ئارامبینەوە جا دواتر بڕیاری ئەوە بدەین کە بزانین ئەبێت چی دروستە بیکەین. هاوکارمان دالیا لە سلێمانی بۆ چوونی چەند هاوڵاتیەکی وەرگرتووە لەبارەی گرنگی کۆنتڕۆڵکردنی تووڕەیی پاراستنی هاوسەنگی لە نێوان هاوسەران و بە گوێرەی یاخود بە گوێ لە بۆچوونەکانی ئەوان بگیرین بە گوێرەی بۆچوونەکانی ئەوان بزانین چەندێک خەڵک
ئەتوانێت خۆی کۆنتترۆل کات هاوسەنگی ڕابگرێت بابزانین بۆ چونی ئەو هاوڵاتیانە چییە دواتر زیاتر قسە لەسەر ئەو بابەتە گرنگەیش نەکەین. زۆر گرنگە کاتێکە ژن و مێردیان دوو هاوڕێیان هەر کەسێکی تر لە کاتی تووڕەیە ئەو چەند دقیقەیەدان بەخواانە بگرن چونکە لەوانەیە بڕیارێک بدەن هەموو تەمەند لی پەشیمان بن ببییر لەوە بکەنەوانێت کە ئەو تووڕەیە چەند دقەیەکە هەر هەمان مرۆڤ ئەگەر بدوێنی لە پاش چەند ساتێکی تر دەبینی پێشیمانی ئەمێنێ بۆ نمونە کەسێکە کوژەیان خۆی ئەسووتێنە سێرەی دواتر ئەڵێ تۆ بڵێ چاکبوومەوەیان تۆ بڵێ ئەو کارم نەکردە ئەتوانم چارەسەری بکەم بۆیە ئینسان کە لە کاتی تووڕای پێویستە هێمنی هەڵبژێرێ ئەو شوێنە بەجێبێڵە لە کاتێکا دانیشت بێ هەستێتە سەر یا هەستێ سەر بێ شوێنەکە بەجێبێڵە بۆ ئەوەی بڕیارێک نەدا کە هەموو تەمەن بێتە هۆی پەشیمانی. ئەگەر باس لە ژنومێر بکەین لە ناو ژنومێردا تا چەندە پێویستە ئەم خۆگرتنە هەبێت لە کاتی تووڕەیە. بەڵێ بۆ ئەوەی کەوا هاوسەنگەکان پارێزرابێ هەردوو لە ئەرک و مافەکان یەکتریان پارێزراو بێ ببییر لەوە بکەنەوانێکەوان ئەتوانن ژیانێکی باش بۆ یەکتری جێبەجێ بکەن و فراهەمن بکەن کە بیر لە باشەکانی یەکتری بکەنەوانە لەو ساتەدا پێویستە هەردوو لە حاڵەتی تووڕایە یەکێکیان ئەگەر هەر تووڕەبوون شوێنەکە بەجێبڵن یەکیان تووڕە بۆ ئەوی تریان هێمنی بپارێزیات تۆزە نەرمتر بێ بۆ ئەوەی بتوانن ئەو ساتی تووڕەیەکە تێپەڕن چونکە چەند ساتێکی کەم ئەخایانی ئەو تووڕەیە بۆ ئەوەی بتوانن بەباشی لەگەڵ یەکتریا ژیان بەرنەسەر. تا چەندە لە کاتی ئەوەی کە تووڕابیدان بەخۆ تاگریان یا قسە تووڕەبوونەکە و دەردەبڕی. بڵێ تاوان تووڕەبوون کارێکی خراپە لە هەمان کاتە لە هەموو ئینسانێکیشا هەیە بەڵام ئەگەر دام بە خۆتا بگری ئەوە هۆکارێکە بۆ چارەسەری کێشەکە یعنی هەموو دام بە خۆداگرتنێک یعنی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو کێشەیە کە هەیە بە دام بە خۆداگرتنێک چارەسەرە بێ پێویستە ئینسان بەڕاستی بیر لەوە بکاتەوە کە ئەو تووڕەبوونە شتێک نەبێت دوایی پەشیمان بوونەوەی لە دوابێ پێویستە ئینسان هێمن بێ و لە دەوروبەر و لە ماڵ و لە خێزان و لە ناو ڕفێقەکانیە محاولە بکە بە باشترین شێوە گفتوگۆ بکە بۆی نەگاتە حاڵەتی تووڕەبوون. ئەگەر لە نێوان ژنی و مێردا بۆ منە ئەو دوو ژن و مێردە تووڕەبوون تا چەندە پێویستە دان بە خۆیان نابگرن بە تایبەتی ژن و مێر ڕەنگە پرۆسەکە جیاوازتر بێ. وڵاتەمانەوە زۆر زەرورە ئەو تووڕەبوونە لە ناو خێزانەوە کە تووڕە نەبی سەرچاواگرێ ئەنجا بۆ دەرەوە پێویستە ئەگەر تووڕەبوونیش بێ ینی دوای ئەوە عیلاجشکایە بە داوا لێبوردنێک لەوانەیە ئەوە بێتەوە شوێنی خۆی. ئەو کەسانە کێن کە زیاتر پێویستە لە کاتی تووڕەیە دام بە خۆیان بگرن. خۆی تووڕەبوون هۆکارێکی دەرونیە زیاتر چەندین ئەم هۆکارش چەندین هۆکار هەیە کە بۆی تۆ تووڕەبی ئەو کەسانی کە زیاتر پێویستە دام بە خۆیان بگرن بۆ نمونە لە شوێنەکە بەرپرسن یاخۆت سەرۆکی خێزانن ئەمانە زیاتر پێویستیان بە دام بە خۆداگرتن هەیە بەڵام هەندێک جار حاڵەتەکە لە دەست دەرەچێ چەند تەکنیکێک هەیە کە ئەوش پێویستی بە هۆشیاریە بڵاو بکرێتەوە بۆ نمونە لە کاتی تووڕای هەیە ئەڵێ ژماردن بژمێرە یاخۆت شتێک بشکێنە یان هاوارێک بکە ئەمانە هەیە ئەم تەکنیکانە پێویستایش لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوانێت چەندین تەکنیک هەیە بۆی تۆ لە تووڕەبوون هێواش بیتوانێت بڵاو بکرێتەوە ئەمە پێویستکەمە هۆشیاریە بڵاوکردنەوەی هۆشیاریە ئەگەر تۆ ئەو تەکنیکانە بڵاوکەیتوانێ و هۆکاری زۆرە بۆ تووڕەبوون مونە هۆکاری ناسەخامگیری ژینگەی ئابوووریە کۆمەڵاتی ئەمانە هۆکار بۆی کە تۆ تووڕەبی یاخود کارەکەی لەژێر فشارێکی بەرزە لە پەیوەندیت لەگەڵ کەسەکانە زۆر باش نییە ئەمانە هۆکارە بن بەوەی تۆ تووڕەبیت تووڕەبوونیش طبیعی بۆ هەموو مرۆڤێک یعنی دروستە تووڕە ببێ بەڵام هۆکاری خۆشی هەیە و تەکنیکی شەیە بۆی تۆ هێواش بیتوانێت لە تووڕەی. لە ناو خێزانەکانە تا چەندە پێویستە دان بە خۆداگرتنە هەبێ لە کاتی تووڕەیە. خۆی لە ناو خێزانەکانە زۆر گرنگە چونکە تۆ ئەگەر سەرۆکی خێزانەکە دایک و باوکەکە دان بە خۆداگرتنیان هەبێ لە تووڕەبوونە هاوکات پەروەردەیەکی بێ بۆ مناڵەکان بڵاو بێتەوە ئانیش فێری ئەم جۆرە دان بە خۆداگرتنە بن. بەڵێ ئەو بۆ چونانەمان بینی کە خەڵک لەگەڵ جەهلیا کەمال هاوکارمان باسییان کردبوو و ئێوەش بینەری بوون. دەمانەوێت زیاتر لەسەرم بابەتە گفتوگۆ بکەین ڕەنگە ئەمە دەرگای زۆرمان بۆ بکاتەوە ئەو تووڕەبوونە لە چیۆ دروستە بێ بۆ دروستە بێ کێشەکان چۆن چارەسەر ئەکرێن هەندێک کەسی هەر بە بەردەوام ئاوها تووڕێ ڕەنگە زمانی گفتوگۆی خۆی هەر ئاوها بێت وا ڕاهات بێت ڕەنگاوە دەرگایەکمان بۆ بکاتەوە لە ڕووی
ئەو بارانێک کە بواری گەشەپێدانی مرۆین بزانین ئەم تووڕەبوونە ئەتوانین بڵێن لە بنەڕەتە هۆکارێکی تری هەیە ڕەنگە ئێمە هەر درکمان پێ نەکرد بێ بۆیە ئەم بەیانیە چیمە محەممەد ڕاهێنەری گەشەپێدانی خودی لەگەڵمانە بەخێر هاتی زۆر سپاس بەینتان بابەتەکەمان بینی بەڵێ ئێمە باسی تووڕەبوونمان کرد بەڵام ڕەنگە بۆ چوونی ئێوەی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی شتێکی دیکە بێت ڕەنگە هۆکاری ئێمە زیاتر ئەمانوێ ئەم بەیانە جەختخینە سەر هاوسەران یاخود هەر کە تاکێک چ نێر چ مێ چۆن ڕفتار بکەن با پێش هەموو شتێ بزانین هەر خودی یەک کەسێک لە ئێمە کەسایەتێکی تاو یەک کەسیمان هەیە یاخود لە ناو ناخمانە هەنجارەڵێن مناڵێکی دەروونت هەیە یان بۆ نمونە تۆ جگە لە کەسایەتی خۆت کەسایەتێکی نێرینەت یان لە کەسایەتی پیاوان کەسایەتێکی مینەت هەیە جاری وایە زاڵەبی بەسەر تووڕەبوونەکە جاری وایە زاڵ نابی تا چەندەمە دروستە سەرەتا بابەتێکی زۆر نایە بابەت تووڕەبوون چکە لای خۆمان زۆربەی خەڵ تووڕەیە یعنی ئێستا وای لێ هاتووە وعی خەڵک لە ئاستێکە ئەڕۆن کە ناتوان کۆنتترۆلی هەستەکانیان بکەن ئێمە ئەمڕۆ کە باسی شتێکی جوان وتت بەشی نێر و مێ طبعاً هۆکاری تووڕەبوون زۆرە یەکێک لەو هۆکارانی ئەوەی کە خەڵک نایزانن ئێمە وەکو مرۆڤ ئێستا من وەکو تۆ وەکو سۆڤان ئێمە بەشێکمان هەیە نێرە کە پێوترێ وزەی نێرینە لەگەڵەوەی مین بەشێکمان هەیە نێرە بەڵێ چونکە ئێستا کە من تۆ قسەکەی نێر بەکارهێنین ئەگینا ئەگەر تەنها مێبین ناتوانین دەرچینە بەردەم خەڵک ناتوانین قسە بکەین ناتوانین تێبگەین ناتوانین ئەنجام بدەین و ئامانجەکانمان بەدەست بێنین باشە چیمە بۆی کە بینەر بە هەڵە تێ نەگات کە ئەڵێن مێبین ناتوانین ئەو شتانە بکەین ئەمە شتێکە کە لە زانستی مرۆڤناسیە ئەم شتە ئەنجام گەیشتووە کە باسی لێکەن دەڵێ چی ئەمە ئەزانین چۆنە هەر لە قورئان شەهاتووە کە ئەڵێ وەلەقەد خەلەقنا من كل شيء زەوجین مەبەستی كل شيء لە هەموو شتێکا زەوجی هەیە ئێمەش لە ناخمان واتە ئێستا من وەکو مێ زیاد لەوەی کە زیاد لە 50% مێیە وەکو وزە بەڵام بەشێکی زۆر بەشێکی کەمتری نێرە ئەو نێرە بەکارهێنم بۆ ئەوەی بگەم بە ئامانج ئەو نێرە بەکارهێنم بۆ ئەوەی هەندێک جار داوای مافم بکەم واتە وزەی نێرە چیمان بۆ ئەکات ئێمە بە سفتەکان شیکەینەوە وزەی مێنە وزەی ئارامیە وزەی تێگەیشتنە وزەی گفتوگۆیە بەهێمنی وزەی ئیسراحەتە خەوتنە وزەی نەرمونیانیە وزەی مهرەبانی و خۆشەویستی و ئاشتیە باش بە پێچەوانە وزەی نێرینە وزەی هەڵچوونە ئەکرێ بێن ئۆنەرێنیە وزەی دڵخۆشیە وزەی دەربڕینە وزەی ئەنجامدانی ئامانجەکانە بە شێوەیەکی سیستەماتیک پلاندانان وزەی نێرینەیە یعنی ئێستا بۆ ژنێک ئەگەر بە بەردەوام تەنها مێ بێ ناتوانێت پلاندا بنا ڕێکخستن یعنی دڵخۆشی و گەشتن بەرەو ژیان یاخود تێگەیشتن لە ژیان و بەرەو پێشچوون لە ژیان ئەمانە ئەو نێرەیە کە بەکارهێنین و ئەمەش هۆکارە بۆچی هەندێک ژن لە وڵاتی ئێمە تەنها خەمۆکە بێتاقەتە زۆر ئەخەوێ بەردەوام نەخۆشە و تێکەڵ نابێ لەگەڵ خەڵکە ئەما وزەی چییە؟ لەبەرەو وزەی مێنەی نەرێنی بەرزە نەیتوانیوە کۆنتاکت بکە لەگەڵ نێرینەی ناخی چونکە ئەگەر یەک تۆز تێبگا لە نێرینەی ناخی قەت بەو شێوە ڕەفتارەکە قەت تووشی خەمۆکی نابێت باش ئەی بە پێچەوانە بۆ بە پێچەوانەوە ئەگەر پیاوێکمان بینی بە بەردەوام نێر بوو چونکە بیرت نەچێت ئێمە لە وڵاتی ئێمە پیا و پەروەردە ئەکری لەسەرەوەی تەنها نێر بێ پێڵێن ئەگەر بگری تۆ پیاوی عیبە ئەگەر زۆر دڵخۆشی دەربڕی تۆ پیاوی عیبە ئەمەش وای لە ئێکاسیفاتی مینەکانی کە بچکە چی لێ دێ سبەی دوست بێ ئەگەر مینەکەی شاردەوە کە ئەبێ بخەوێ کاتی کە ئەخەوێ مینەیە کاتی کە دائنی شێوتێ ئەگا لە کەسی بەرامبەر گوێگرە مینەیە بەڵام کاتێک کە تۆ ئەیشاریتەوە ئەیش لە گەورەبوون ئەکاتە تووڕەبوونێکی لە ڕادەبەدە باشە چیمان ینی ئەگەر پیاوێک هێزی کارکردنی باشی هەیە و کارەکات و وەرزشەکات و فڵان ئەبینی نەخۆشەکە ناخەوێت سەباسی خەوتنت کرد ئیسراحەت ناکا لە ناوجێ ئەمە ئەتوانین بڵێ وزەی نێرینەکەی زۆر زاڵە مەجای ئەوەی ناکە خۆی خۆش بێت و ئیسراحەت بەخۆی بدە طبعاً تەماشا شتێک هەیە بەناو هاوسەنگی من هەمیشە باسێکم و ئەمەش هۆکاری سەرەکی دروستبووی نەخۆشیەکانە زۆر لە خەڵک ئەگەر گرنگیان نەدا بەلایەنە مینەکەی ناچار ئەکرێن بە نەخۆشیە گرنگی پێبن و ئەگەر گرنگیان نەدا بەلایەنە نێرینەکەی ناچار ئەکرێن گرنگی پێبن یعنی بۆ نمونە لە سبەی تا ئێوارە ئیشەکەم ڕائەکەم دێم کەم ئەخەوم هیلاکە بم ئەبینی دوای ماوەیەک نەخۆش ئەەکەم بۆ ئەوەی بچمە تەنیایی بچمە ئیسراحەت بچمە ڕیلاکس بۆ ئەوەی پەیوەندی بکەم لەگەڵ مێنەی ناخەم
چونکە زۆربەی هەر زۆری نەخۆشیەکان لەو ناهاوسنگی دروستە بێ کەسێ بە بەردەوام جوڵەکە لە ڕۆژەکەی لانی کەم 5 دقەدانانە بۆ ئیسراحەتکە لانی کەم ئاوا بەبێ بیرکردنەوە گوێرە مۆسیقایە بگرێ ئیسراحەتێ بکە بە بەردەوام جوڵە ئەیبینین نەخۆشیەکی نێری نەشەگرێ نەخۆشیێک بوو نوک فشاری خوێن ئەو کەسانەی کە نەخۆشی فشاریان خوێنیان هەیە بە بەردەوام جوڵەیان کردو بەردەوام گرنگیان نەداوە پێداویستەکانی خۆیان بە ئیسراحەتی خۆیان بە ڕیلاکسی خۆیان بۆی نەخۆشی فشاری خوێنەگرێت فشاری خوێنان بەرزە بێ و ئەمەش وایان لێ ئەکاسبەی دووسبەی ناچار بکرێن کە هەندێک خواردنی نێرینەش نەخۆن خواردنەکانیش نێرینەوە ئەو خواردنانەی کە سوێرن گۆشتەوات هەمووی نێرینەیە ئەو خواردنەی کەمێن وەکو میوات هەندێکی سەوز ئەمانە مێن بۆیە کەسەکە ناچار ئەکرێ بۆ نە دکتۆر پێڵەوەڵ نابێت سوێری بخۆی نابێ گۆشت بخۆی نابێت چەوری بخۆی بۆ لەبەرەوەی زۆر نێر بوو زۆر جوڵا زۆر تووڕە بوو چی لێ هات ناچار بوو ئەبێ ماوەیەکی زۆر مێبێ بۆی هاوسنگ بێت بۆی دوورکەوێتەوە لە بۆی دکتۆر پێڵێ شت کەم خوێ بخۆ کەم خوێی مینەیە خوێی زۆر نێرینەیە بە پێچەوانەوە و هەموو نەخۆشیەکان بەو شێوەن ئەگەر ژنێک بە بەردەوام مێبوو باشە نەخۆشیەک ئەگرێ کە منعی شیرینی لێ بکەن وەکو شەکرا لەبەرەوەی شیرینی مینەیە منعی لێ ئەکرێ بۆ ئەوەی گرنگی بدا بە نێرینەی ناخی بەڵام زۆربەی خەڵک نەخۆشەکان وەکو تەنها لە دەرەوە سەیری ئەەکەن بۆی ناچن لە ناخی خۆیان کە ئێمە چیمان پێویستە بۆی هاوسنگ بێتەوە باش کاتە من بە چیا بزانم کەسایەتی من تەواو مینەی بەسەرا زاڵ بووە بەشی نێرینەی تیانە بۆ تە هۆکاری ئەوەی کە من تووڕە ببم هەڵ بچم چۆن کەساتەکان خۆیان بناسنەوە ئێستا ئەگەر بینەری ئێمە ڕەنگە لە بابەتەکە زۆر قوڵە تێنەگات بۆی کە بزانێت کەساتی خۆی بناسێ من تا چەنە پێویستە مینەی من چەندێک ئاستی بەرز بۆتەوە بە چیا بزانم ئاستی وزەی مینەی من بەرز بۆتەوە کۆنتترۆلی خۆمە پێناکرێت یاخود پیاوێک کۆنتترۆلی خۆی پێناکرێت یان لە ڕادە بەدەر نێرینەیە یان ئەشکرێ بە پێچەوانەوە لە ڕادە بە دەرمەینە بێت ئەوە چۆن بزانین جا مشکلەکە ئەوەیە بۆ یەک ڕاکێشرێن یعنی پیاوێکی مێ کە بێدەسەڵاتە هیچ ناتوانێت بڕیارباش ژنێکی بەهێز ڕائکێشێک کە هەموو بڕیارەکان لە شوێنی ئەوەدا وەحسێ بۆ ناکە بە پێچەوانەوە چۆن بزانین یەکەم شت کە وامان لێ ئەکا بڵێن خەریکە وزەی مێینەی بەرزەبێ بە شێوەیەکی ناهاوسەنگ ترسە لە ناکاو هەر قسەی لەگەڵاکەیە ترسێ ئەڵێ بڕۆ بۆ فڵاشەڵێ ترسم لە وڵی شەو خەوم لێ نەکەوت لە ترسە بۆ ئەوە یەواش تەواو خەریکە وزەی مێ بەرزە بێ و ئەمەش کاریگەری سبێ دووس بێ لەسەر جەستە ئەکا بنیاتنانی جەستەی ئەبێتە مەیەکی تەواو دووەم شت کە زۆربەی خەڵک ڕەنگە درکی پێنەکەن ئەوەیە زۆر ئەخەوێ ئەڵێ من هەر هەست دەکەم هەر ئەخەوم بۆ لەبەرەوە وزەی مێینەی خەریکە بە شێوەیەکی ناهاوسەنگ بەرزە بێت هۆکاری سێم یاخود ئاعرازی سێم کەوای لە ئێکا کەسی بەرامبەر بڵێن وزەی مێینەی بەرز بۆتەوە ئەوش ئەوەیە کە تااقەت خەڵکی نامێنێ ناتوانێت تەنیایی هەڵەبژێرێ ئەڵێ من تێکەڵ نابم بیانۆگرێ ئەڵێ بختانیان پێکڵێ ئەوان وام لێ ئەەکەن بۆیە ئەی بینی هاوڕەکانی کەمە بن خەڵک حەز ناکەن لەگەڵیا دانیشن واتا وزەی مێینەی نەرێنی بەرز بۆتەوە ئەگەر باسی ئەمە طبعاً هەندێک خاڵی کەم لەسەرەوەی کە ئێمە چۆن بزانین وزەی مێینەمان بە شێوەیەکی ناهاوسەنگ بەرز بۆتەوە طبعاً هەندێک شتیش هەیە کەسەکە زۆر حەزی لە شیرینیە کەسەکە بۆ نمونە زۆر ئەگری زۆر گرینۆکە زۆر گلەیی ئەکا زۆر بۆڵە ئەو وزەی مێینەی بەرەو خراپبوون دەڕوات گەبێ فریای خۆی بکەی بۆ ئەو ئەنجامدا چونکە تەسیر لە ئامانجێکە ناتوانێت ئامانجی بەدەست بێنێ کەسێک وزەی مێینەی بەرز بێن ناتوانێت بگا بە ئامانج ئەڕۆخێ ینی بۆ ئەڵێ وەڵاهی لە مقابلەکە وەرتەگرین دوو ڕۆژ سێ ڕۆژ داوای لێبوردنەکەین بۆ لەبەرەوە نەیتوانی وزەی نێرینە گرنگی پێدا بە شێوەیەکی هاوسەنگ ئەگەر بە پێچەوانە باسی کەسێکن کە وزەی نێرینەی بەرزە بڵێن مەترسیە بۆی یەڵە بیگۆڕە یەکەم شت لە بەسیترین شتێک و باسمان کرد تووڕە ئەبێ هەر کە قسەی لەگەڵاکەی تووڕە ئەبێ دووەم شت هەستەکەی کاتێکە ئەوێ بخەوێ زەحمەتە بۆی یعنی ئەڵێ بە زەحمەت ئەخەوم یان خەوی کەمە ئەڵێ کاتی کە ئەخەوم لە نێوەی خەوشە هەستەکەم بە خەبەرم یەک دەنگ لێیە یەکسەر خەبەر بۆ لەبەرەوە وزەی نێرینەی بەرزە چکۆکو پێچەوانەیە مێنە هێمنی و خەوتنە نێرینە هەڵچوون و هەستاوک و ئاگر وایە نایڵە ئیسراحەتکەی تا تەواو شتەکە جێبەجێ بکەی هۆکارێکی دیکەیان ئەعرازێکی دیکەکەوەمان لێکە بڵێن نێرینەی کەسەکە نەرێنیە بە شێوەیەکی ناهاوسەنگ ئەوەیە کەسەکە بیرکردنەوەی زۆرە ناتوانێت هەست بە شتەکان بکە دڵخۆشە ئەڵێ نازانم دڵخۆش بم یعنی شتێکی بەدەستیانڵە ناتوانم ڕاستە شت بەدەست هێنێ بەڵام دڵخۆش نییە بیرکردنەوەی زۆرە کە ئیزعاجی کردووە و هەر بیرکردنەوە زۆرەکەش وای لێ کردووە کە تووڕە بێ لە خەڵک باشە چیمەن چارەسەر چیە بۆ ئەمە ئەبێ قبوڵی بەشەکانی ناخمان بکەین
ئێمە نەبەتەواتی مین نەبەتەواتی نێرین بەشێکمان هەیە و ئەمەش وامان لەیەکە بتوانین شت دروست بکەین ئەسڵەن ژیانە وەکو کچێک ئەبێن نێرەکەی ناخی قبول بێت بۆ ئەوەی سبەی دوو سبەی هۆگر نەبێ بە پیاوە بۆی پەیوەست نەبێ بە پیاوە بۆی نێرینی ناخێتەوەکە ئەبێ قبولی ئەوە بکات دژایەتکە لای ئێمە ژنان دژایەتی نێرەکەن بەتەواتی پیا وایە پیا و خاینە بۆ بۆیش دژایەتی نێرینی ناخوێنەکەن یەکەم شت ئەبێ قبولم هەبێ کە نێرینە قبول بکەم لە ژیان نێرینەکانی دەوروبەرم قبول بکەم باوکە برایە هاوسەرە قبولیان کەم بە خراپەکانیان تێبگەم قبولیان کەم وردە دەست پێ بکەم بەوەی کە داوای مافم بکەم هەڵ بدەم وەرزشکەم بۆوانەی کە مێنیان بەرزە وەرزشەکەم چکە جوڵە نێرینەیە بەڵام خەوتن و ئیسراحەت مێنەیە واتە ئەگە کەسێ وزەی نێری بەرزە بەسە کەم بجوڵێ تۆزێ ئیسراحەت کە تۆزێ ڕیلاکس بە تۆزێ دانیشە و گوێ لە مۆسیقایە بگرە چاودا بخە ئەمە وا لێکا وزەی مێنەت بەرز بێ و بۆ پیاویش بە هەمان شێوە بێ مێنەی ناخی قبولکەن کە ئەمە قورسە بۆ زۆربەی پیاوان ئەبێ قبولی ئەوە بکەیت تۆم مەیەکی بچووک هەیە لە ناخت هەندێک جار ئەگەر پیاوێکمان بینی کە دژایەتی مێنەکە پێڵێم نەخەوە خەوتن مێنەیە پێڵم مەخەوە بزانام ئەتوانێ ئەبێ قبولی کە ناچارە بێ ڕەنگە ئەگەر بە ئاشتینە بێ هەندێک جار بە زۆر قبولی بکە باش ئێستا ئێمە زۆری تایبەتمەندیەکانمان کە باس کرد زۆربەی تایبەتمەندیان ئەرێنیەکان چۆ سەر وزەی مینە و ڕەنگە ئێساوی بیسەری ئێمە ببینەرمان بێ بڵێ هەرچی تایبەتمەندی ناباشیش هەبوو چۆ سەر وزەی نێرینە چۆن ئەو هاوسانگیە ڕائەگری بۆ بینەر کە بزانێت ئەمە زانستی یاخود ئێمە ئێستا چونکە ئەوەنە گرنگیمان بە حاڵەتی تووڕەبوونەکە داوا کەوتینە ناو چۆنەڵێت بابەتەکە بەو شێوەیە باسی بکەین لە ناو بازنێ ڕاستە خۆی ئەزان چیە شتەکە زۆر بڵاوە لە هەموو سەقافەتەکان بەڵام لای ئێمە تازەیە ئەگینا خۆ بڵاوە ئەن شتەکە ڕاستە بە زمانی کوردی کەم قسەی لەسەر کراوە ئەگینا بڕۆل بەس هەر زمانی خوێنیتەوە بە هەزاران شت بۆ هێنێ ئێمە دژی ئێمە ناڵێن نێرینە نەرێنیە نە ئێمە ئەڵێنە هەردوو ڕەگەز بە هەردوو وزەکانیان بەشی ئەرێنی هەیە و بەشی نەرێنی هەیە بەعکسەوە تۆ ئەگەر گرنگیدا بە بەشی نێرینە تۆ بە ئاسانی ئاوای بکەی ئاماجەکەت بەدەسێنی بە هەمان شێوە یعنی تاوەکو ئێمە ئێستا من ئەگەر مێنەی ناخم نێرینەی ناخم بە پیرۆز ڕام گرت کێشەشم لەگەڵ مێردەکەم دروست نابێ کێشەشم لەگەڵ پارە دروست نابێ پەیوەندی بە پارەوە هەیە وزەی نێرینە ئەو بابی زانین وزەی نێرینە پێوەستە بە پارەوە هەموو شتێک پەیوەندی پێوە هەیە یعنی ئێستا ئەبینی هەندێک کەس بۆ نمونە ئەڵێ معقولە کەسێک هەبێ لە ژیانی مرتاحە بەڵێ هەیە لەبەر گرنگی بە ناخێدا و زۆربەی کێشەکانی خێزان ئەو ناهاوسەنگی دروستە بێت کە کەسێک بۆ نەخیانەتەکە ئەوە کە ئەگری ئەوە کە شاتە بۆ ماڵ باوکی هەردووکی لە تێکچوونی ئەو وزە دروستە بێت ژنێک بە بەردەوام مێبوو وە گرنگیدا بە مێنەی بە بێ نێرینە مێردەکەی ئەبێتە نێرێکی تەواو کۆنتترۆلێکە نایڵە ئیشکە بە کەیفی خۆی ئەهێنێ ئەوی بە ئەمە بەشێکی مەترسیدارە بێ ئاگامان لێبێ بە پێچەوانەوە ئەگەر ژنەکە نێرێکی تەواو بێ پیاوەکەی نابەرپرسیارە بەحقی بە هیچەوە نییە زۆر چاکە چیمەنی ئەم دەرگایەمان کردەوە دەرگایەکە چۆن لە سەرەتاکەیمان کردوتۆ لە سەرەتای ڕێگەکەین ڕەنگە هەندێک کەسێ ئەمە بۆی شتێکی نامۆ بێت نەیبیستووە چۆن مادەم ئەڵێیت لە ناو هەموو زمانەکان لە کولتورەکانی دیکە باوە ئەم شتە هەیە بەس لە ناو ئێمە بە زمانی کوردی کەمە چۆن خەڵکی ئێمە بتوانین تیان بگەینین لەم بابەتە ئایا ئێوەکو چالاکوان یاخود وەکو ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی هیچ خولێک هەیە ئێوە بەیەکەوە قسەتان کردو گفتوگۆکان کردووە کە سەبارەت بەمانە خول هەبێت ئەو هاوسەرانەی کە تازاچنە ژیانی هاوسەرگیریەوە بێن لە لای ئێوە خول وەربگرن ئاوە شەرحێکی بەسیط ڕوونکردنێکی بەسییتیان بۆ دە لەسەر بابەتە واللهی ئێستا ئێمە من هەمیشە لایڤەکەمەوە تاوان ئەم مانگە باسی ئەمەمان کرد بۆیە باسەکە بەستم بەمەوە یعنی ئەم مانگە باسی گرنگی مێنە و نێرینە ئەەکەم ئێستا ڕاستە ئەوانەی کە تازەن لێرە ڕەنگە کە گویان لێم بە تۆزێک شتەکە بەهین بزانن بەڵام کە گویان لە شتەکە بە تەحلیلات ئەبێ لی تێئەگەن بە شێوەیەکی شوکە لە ناخی خۆیانە لی تێئەگەن ئێمە ئەم مانگە خولی هینمان هەبوو وزەی نێرینە و مێینە چۆن بگەین بەو هاوسەنگیە و بەشێکی باش بەشداریان کردووە و هێشتا هەیە ئێمە پێشکەشی ئەەکەین و پێشوازی لە یەکرێت ئەمە لەلایەن خەڵکەوە زۆر باش زۆر چکە خەڵکێکی زۆر بە ئاگا هەیە خەڵکێکی زۆر هەیە ئاگای لە مەوزوعەکان هەیە خۆیان داوایان کرد خەڵک لێم کەواتە ئەمە جێگەی دڵخۆشیە من پێم خۆشەکە لە پرۆگرامی بەیانی 24 زیاتر لەسەر خودناسی قسە بکەین چونکە ئێمە تا خودی خۆمان نەناسین ناتوانین دەوروبەرەکەمان بناسین بۆیە ئەبێ خودی خۆم باش بناسم بۆی کە بتوانم لەگەڵ تۆیەکە مێینەیت مامەڵە و لەگەڵ کەم لەگەڵ ئەو کەسێک کە نێرینەیە مامەڵەی دروستی لەگەڵا بکەم چۆن سەرکەوتوو بم لەگەڵ لێم تێبگا چۆن لێی تێبگەم چۆن بەیەکەوە ئاشت بین
چۆن ئەسڵەن پەرە بە خۆشەویستی بدەین هەر چونکە بەگشتی ئیتر تاوا هیچ ڕەگەزێکی تر لەسەر ئەم گۆی زەوێ نییە جگەل لە منێکی مێینە و فڵانێکی نێرینە هەر ئەبێ چۆنڵە سەری سازش پێیەکەوە پیا بکەین ئەوە ئەم خولانە بەو هیوایم کە خەڵک زیاتر گرنگی بۆ بابەتانە بدات و ئێمەش سپاسی تۆکەین ئەم بەیانە لەگەڵ ئێمە بوویت چی من سپاس دەکەمەکو ڕاهێنەری گەشتە پێدانی خودی بۆ هیوایی کە خەڵکی ئێمە بۆ خودی خۆمان پێش هەموو کەسێک خودی خۆم باش خۆم بناسم و سپاسی تۆ ئەەکەم کە بەیانی لەگەڵ ئازیزن سەرچاوان. لە زۆربەی شەقام و شوێنە گشتیەکان بە تایبەتی ئەوانەی کە زۆر قەڕەواڵخن چایخانە هەیە تا چای خواردنەوەیکی ئەتوانین بڵێین ئاسیاوی یاخود زیاتر ئەم بەشە خۆر هەڵاتیە کە بە بەردەوام خەڵکی ئێمە خەریکی چای خواردنەوەی تر وەرزەکە گەرم بێت سارد بێت لە چلەی هاویشە خەڵکی ئێمە حەزی لە چا خواردنەوەیە هاوڵاتیەک ئەڵێ کە هەموو ڕۆژێک زیاتر لە 100 چا ئەخۆمەوە لە هەموو وەرزەکان بێ جیاوازی چاخواتەوە بابی دەبین. خواردنەوەی چا بۆ تایەکێ لە کللتورە دیارەکان لە ناو کووردا ئەمە ژوای کردووە لە هەر سوچە کۆڵانێکدا چاخانەیەک بوونی هەبێت هەروە کە شەخۆشەکەی ناو چاخانە وای کردووە کە زۆرترین ئەو کەسانەی تالبی چان لە ناو چاخانەکاندا کۆ ببنەوە. یەکێکە لە شەقامە کۆنەکانی سلێمانی شوێنی کۆکردنەوەی چاخۆرەکانە و بە چایخانەی هەورامیەکان ناسراوە. زۆربەی ئەوانەی لێرە چا دەخۆنەوە نەک بە پیاڵە بەڵکو بە قۆری ژمارەی ئەو چایانە حساب دەکەن کە خواردویانە. من خۆم بەیانیان قۆریە چایە خۆمەوە ڕاستەکەی لە زستانە زۆر حەزی لە یەکەم لەبەرەوەی گەرماییەگە بەخشێ بە سینگت ئەگەر کۆکەی بێشتێ بێ بەو شێوەیە ڕزگارتە بێنی. ئەزای مۆسیکە ئەوەنە چاخۆم چا یارمەتیدەری مێشکە بۆ مێشک زۆر مهمە بەر لە ڕۆژانە لەوانەیە بڕێم زیاد لە 200 چا 300 چاخۆم و ئالێرە هەلە شوێنەکە من ڕاوەستەوە. ئەو یاریانەی لە ناو چاخانەکاندا ئەنجام دەدرێت وەکو یاری تاوڵە و دۆمینا وای کردووە هەم کۆبوونەوەکان لە ناو چایخانەکان زیاتر بێت هەم خواز لەسەر خواردنەوەی چا زیاتر بکات. بە تەمەنەکان مەسەلە گەنجەکانمان مەزدەلام ئێستا هیوا هەیەت مەسەلە کەنانی خوا لەوانەیە شواشە بخواتەوە گەنج هیوامان هەیە مەسەلە هەموو ڕۆژیە سێ شواشە ئاخواتەوە یعنی خەڵک زۆر تاالبی شایە. چا لە ناو ئەدەبیاتی کوردیدا و لە ناو نووسین و شعری زۆرێک لە شاعراندا سەحری لە پەرتووەکانیاندا نواندووە. ئەو چای خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکرا و نوقڵی هاوبەش بێ گەر بە یەک پیاڵە سەرتی نەسوڕان گردوونیش ئەبێ سوڕانی غەش بێ. تاڵی و شیرینی پێکەوە نەمدیوە چا بێ پێت چا نەبێ هەرچ کەسێ هاونشی چا نەبێ پێت چا نەبێ. چاخواردنەوە بۆ تا یەکێ لە کولتورەکانی ڕۆژانەی گەلی کورد لە زۆربەی کۆڕ و کۆبوونەوەکانی ناو خێزانەکان ئامادەیە. زۆربەی ماڵەکانیش بۆ ئەوەی چایان لێ نەبڕێت بەردەوام سەماوەریان داگیرساوە و گیزەی سەماوەریان دێت. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. ڕێک لە دوای ئەو بابەتەی چاوە ئەچینە سەر بابەتێکی تر کە هەر زۆر با بڵێین بابەتێکی جیاوازە بەڵام بۆ ئەو کەسانی کە حەزیان لە پێش بڕکەیە لە
وێنەگرتن و هەروەها ڤیدۆگرتن ئەوە بۆ ئەمان گرنگە چونکە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پێشبڕکێیەکی ڕاگەاندووە کە پێشبڕکێەکە دەمانە بزانین لەسەر ئاستی هەرێمی کوردستانە بە چ شێوەیەکە پێشبڕکێەکە هیچیە بەس ئەوەی کە لە ڕاگەنراوەکە باس کراوە باس لەوە دەکات کە بە ناوی کوردستان لە ئێمەوە ببینە لە چاوی ئێمەوە ببینە با من ناوەکە بە هەڵە نەڵێم چونکە لا پرۆگرام میوانی تایبەت بۆ بابەتەمان هەیە کە وەک باسم کرد پێشبڕکێەکە بۆ هەڵبژاردننی جوانترین فۆتۆە و ئەو کەسێک کە دەوێت بەشداری بکات بێگومان مەرجی هەیە و خەڵاتیش دەکرێت سەبارەت بەما ئەمانە زانیاری زیاتر وەربگرین کە هەڵات ڕێبوار بەرپرسی سۆشیال میدیا لە فەرمانگەی میدیا و زانیاری ئەمبانی میوانمانە بەخێراتی هەڵات باشی بژی سپاس دەکەم هەڵات پێش هەموو شتێک با ناوی پێشبڕکێەکە بزانین پێشبڕکێەکە ناوی چییە؟ کوردستان لە چاوی ئێمە باشە کوردستان لە چاوی ئێمەوە فەرمانگەی میدیا و زانیاری ئامانجی چییە لە ڕێخستنی پێشبڕکێکی لەم شێوەیە؟ وڵای مەجموعەیەک ئامانجمان هەیە باش یەکەم شت دەمانەوێت ئەو مەوهیبەیە کە گەنج لەمە دەڵێن گەنج بەس یعنی بە عام هەموو خەڵک دەتوانێت بەشدار بێت ئەو مەوهیبەی هەیەە لە بەس بەتەنیا بسم ئەوش ڕاست بکەمە بەس بەتەنیا فۆتۆ نییە فۆتۆ و ڤیدیۆیە ئەوی مەوهیبەی هەیە دەتوانێت ینی بەرهەمی خۆی بنێرێ بۆمان و ئێمە باشە ئەم پێشبڕکێ لە کێوە ڕاگەێنراوە چەنێکی پێ ئەچێت ماوەکەی چەنێکە 2 ڕۆژە ڕامانگەیاندووە باشە هەتاوەکو 19 مانگ فۆتۆ و ڤیدیۆکان وەردەگرین 26 مانگیش قرارە خەڵاتەکە ینی ڕای بگەێنن و کەسی براوە لە چ ڕێگەیەکەوە ڤیدۆ فۆتۆکانتان بۆ ئەنێردرێت بە ئیمێل بۆمان دەنێرن ئیمێلێک تایبەتمان هەیە pr@dmi.gov.kr باشە هەڵات ئەوانی کە بەشدارە بن لە ئەم پێشبڕکێیە مەرجەکان چییە بۆ وێنەکان ئەتوانێت ئیدیتی بکات دەستکاری بکات وێنەکە پێشتر گیرا بێت فترەیەکی بەسەرا تێپەڕی بێت چی ئەو ئەزانین چۆنە نابێ ئیدیت کرابێ ینی هەندێک مەرجماندا ناون ئەوەی کە فۆتۆ بە خام وەربگیرێ و ڤیدیۆ شار بە خام وەربگیرێ فۆتۆ و ڤیدیۆ دەبێت بە خام وەربگیرێن و ینی بەس دەمەوێت یەک شتیش بڵێم ئەمە چەندین کاتەگۆریمان هەیە ینی بەس ئەوە نییە ئێستا کە هاتم تەماشام کرد ئیمێڵە کە بەشی زۆری ئەوانەی هاتوون سروشتا سروشتی کوردستانە وێنەی تەسەوڕ ناکەی وێنەی چەند جوان هاتن باشە کەتەگوریەکە هەر لە هینی سروشتە هەر نەنا سروش نییە بەتەنیا کولتورە ئاینە ژیانی ڕۆژانەی خەڵکە دەتوانن شوێنی ئەنی خەڵکەیە لە گوندێکی وا دەژی ناویت نەبیستۆ بەس تەسەوڕ ناکەی چەند جوانە ئەوە ینی ئەو شوێنەی کە لێی دەژین و سیمبولەکانی کوردستانە بۆ نمونە زانم ڕسمی ئاڵایە ڕسمی کەوە ئەوانە باشە کاتە گەروا بێت ئامانجێکی دیکەی فەرمانگەی میدیا و زانیاری ناساندنی ئەو شوێنە جوانە کوردستان لە چاوی ئێمەە کوردستان لە چاوی ئێمە ینی ئەمە کە دەڵێن ئێمە مەقسەدمان خۆمان نییە بەڵێ بەسمان ئەو شخصەیە کە ڤیدیۆکەیان وێنەکەی تۆمار کردووە کوردستان لە چاوی ئەو شخصەوە و ئەو شخصە چۆن دەیبینێ و یەکێک لە مەرجەکانیشی ئەوەیە کوردستانی بێ ینی خەڵکێک کە بۆ خۆی خەڵکی یانی کەسێک کە بۆ خۆی خەڵکی کوردستانە ئەو لە هەمویان باشتر دەزانێت کوردستان ینی چەند جوانە بێکەوە ژیانی بۆ نمونە ئاینی بێکەوە ینی فرە ڕەنگی باش هەڵات بەس کوردستانی باشوور و ئەو کەسانی کە فۆتۆگرافەر و هەرێمی کوردستان بەڵێ هەرێمی کوردستان کە دەڵێن کوردستانی بێ ینی هەر کوردێک بێ یان نەتەوەکانی دیکەش بێ بەس ئەوانەی کە ئی هەرێمی کوردستان بەتەمانین داوا بکەن یاخود ئەم پێشبڕکێ بۆ ساڵێکی دیکە بیرکەوەتان هەبێ پارچەکانی دیکەی کوردستانیش بێ بۆی کە کوردستانی گەورە جوانی پلانمان هەیە با پلانمان هەیە ینی پلانمان هەیە ساڵی داهاتوو بیکەین بەس بزەبت بڵێم پلانمان هەیە هەموو پارچەکانی دیکەی کوردستان بگرێتەوە جارێ هێشتا دیار نییە بەس ئەوەیە کە لەسەر ئەوەی ڕاوەستانین ئەو دەمە یەکشتیش بڵێم ئەوان کە بەرهەمەکانیان دەنێرن شەرتنی ئەو شخصی کە بەس براوەیە بەرهەمەکانی بڵاو بێتەوە ینی خەڵک ئەوەی باش بزانێ ئەگەر ئەتۆ فۆتۆیەکی جوانت هەیە یان ویدیۆیەکی جوانت هەیە حەزت لێ هەموو خەڵک ببینێ ئەمە لە مستەقبل وردە وردە ئەو فۆتۆ ئەو ویدیوانە بەکاردێنینەوە ینی و دەتوانین ناوی ئەو شخصەش لەگەڵ شوێنەکە ئەوە بکەین ینی
بەناوی خۆیەوە بڵای بکەنەوە کرێدیتی بدەینە بەدە زۆر باشە ئەڵێ قسێکی کوردەواری هێڵە مانگەشە سەر لە ئێوارەوە دیارە 2 ڕۆژە ڕاتانگەیانەوە ئیمێڵەکان چیەڵێن واللهی زۆر ئیمێل هاتووە ینی ئەمە ناڵم دوێنێش لە 2 ئیمێل یەکێکیان تقریبان 100 کەس بەشدار بووە تا ئێستا یەکێکی دیکەشیان 40 کەس و هەروە وردە ینی هەندێک جار نازام لەوانەیە لە گروپێک بڵای بکەنەوە یەکسەر بە یەک جار 5-6 کەس بێ یەک جار 10 کەس بینێرێ باش هەڵات ئێستا یەک کەس ئەتوانێت بەس بە یەک وێنە بەشدار بێ یان یەک کەس ئەتوانێت چەند وێنەیەک بینێت تا چەند وێنێ بۆی هەیە بینێرێ چەند ڤیدیۆ بۆی دەتوانێت بە کەیفی خۆ ینی ئەمە ستریکتمان نەکردەوە شتێ بڵێم ئەتۆ فۆتۆگرافەرێکی مجموعەیەک فۆتۆت هەیە بەس گوتمان باشەکە ئەوا بێ بەس یەک فۆتۆ نەبێ ئەتۆ بۆ نمونە لەسەر کوردستان 24 دەتەوێت فۆتۆستۆریەک بنێری فۆتۆستۆریەکە گوتمان با لە 5 وێنە کەمتر نەبێ و لەو 5 وێنەیە تۆ یەکێکیان مەبەستی خۆتە هەڵی دەبژێری و چواری دیکەشی باهر لەگەڵ بن بۆی مستەقبل کە بڵاومان کردەوە کە فۆتۆستۆری بڵای بکەینەوە حتا تەنانەت ئەوانەی کە بەشداریشە بن ژمارەکە کراوە ینی ئەم ژمارە بکرا لە چەند کاتەگۆری دایانەوە ئەتیادە هەمووی بێ وەکو پێچان وایە کە ئەبێت ئەوەی کە ئێوە بیری لێەکەنەوە چەندێک خەڵک بەشدارکار وڵی ئەمن پێ دەڵم 2 ڕۆژە تقریبان 140-150 کەس ئیمەیلی ناردۆ هەتا ئێستا کاردانەوەکان زۆر باش بوون زۆر باشە کاتە ئەبێت لیژنێکی شەبێت کە هەڵسەنگاندنی بۆ بکات بەێ لیژنە بە تەماین بۆردێک دروست بکەین یعنی تقریبان قسەمان لەگەڵ هەندێک کەس کردەوە بۆ ئەوانەی فۆتۆ 3 کەس بۆ ڤیدیۆش 3 کەس ئەمە بخۆمان هەڵی نابژێرین و شتەکەش ئەنۆنی میسلی دەکرێت ینی بۆردەکە دەبێت کەسی ئەکادمیست بن نەک ئێمە ینی بخۆماننا و ئەوانیش بەبێ ئەوەی تەمەشای ناوەکان بکەن نەوەک دوایی یعنی بەبێ ئەوەی تەمەشای ناوەکان بکەن براوەکەی هەڵدەبژێرن و بێجگە لەو براوەیە ژمەوەی بڵێم ئەمە لە ڕۆژانی ئاخیری مەجموعە بڵاوی دەکەینەوە یعنی خەڵکیش بابی بینێ ئەوەکان باش خەڵات دەکرێن ئەو براوەکان بێگومان خەڵات دەکرێت دوو براوە یەکێکیان لەسەر ئاستی ئەوانەی کە فۆتۆیان تۆمار کرد یەکیشان لەسەر ئاستی ڤیدیۆ خەڵات زۆر جار خۆشمانی بێت خاڵاتەکە سەرۆکی فەرمانگە دکتۆر زوتیار ئەو دەستیشانی دەکات دوێنێ عینەن پرسیارم کرد گوتی بڵێ خەڵاتێکی باشیان دەکەین زۆر باش خەڵاتێکی باشیان دەکەین ئەوە بێجگە لە بۆ ئەو شتە خەڵاتی معنەویش ئەو پشتگیریەی کە ئەو ناوەی کە ئەو شخصە وەری دەگرێت و دەزانێت سا فەرمانگەی میدیا و زانیاری بەجدی ناوێکی دیارەیانی بەڵێ ئەو شخصەمە پرۆمۆت بۆ ئیشەکانی دەکەین ڕێگەی ئیشەکانی خۆمانەوە بێ لە ڕێگەی پێیجی وەزارەتەکانی دیکەوە بێ باشە هەڵات ئەوەی کە بە ڤیدۆ بەشدارە بێ لەگەڵتان مەرجەکانی ڤیدۆکە چەندێکە لە چەند چرکە زیاتر نەبێت کەمتر نەبێت ئەویش عینەن دەنگیتیا هەبێت نەبێت ئەمانە بابزەبت دەبێت خام بێ گوتومانە 5 ئینسێرت بنێرن ئەینەن وەکو چۆن لە فۆتۆستۆریەکەی 5 فۆتۆیە 5 ئینسێرت هەر ئینسێرتێکیش لە 10 ثانیە کەمتر نەبێت تاما بە تەواوی گۆشەکانی ببینێت ئەویش دیسان بۆ هەڵبژاردننی براوە دیسان ئاینەن بۆردێک دروست دەکرێت و بۆرد دیسان 3 کەس دەبێ و ئەوان هەڵی دەبژێرن ئەمە یەکەم جارەکە فەرمانگەی میدیا زانیاری پێشبڕکێکی لەم شێوەیە ئەکات بەو هیوایی کە پێشبڕکێکی سەرکەوتوو بێت و بگەن بە ئامانج و بگەن بە ئەنجامی کە ئێوە ئەتانەوێت لەگەڵەوە ئەمە بزانم تا ئێستا ئەو ڕێژەی کە باسمان کرد کە بەشداریان کردو لە 150 کەس خانمانتیایە باش بەشدارن یا زۆربەی بەخوای ڕاستەکەی دیقەتم نەداوە بەس ئەوەندەی بزانم ئێستا کچیش ینی ئەوانەی کە گەنجن ینی نازم ئێستا هەزەکەم فەرق نییە زۆر وێ زۆر فەرق نییە ینی کچە کوڕە فەرق ناکە بوویان باش ئەو ئەمریکا ڤیدۆکەی پێگرێ فۆتۆکەی پێگرێ ئەتوانێت بۆ نمونە بە ئایپادێکی خۆی بێت مۆبایلێک یان هەر ئەبێت کامێرێکی کواڵەتی بەس هەر شتێک کواڵەتی باش بێ سا تۆ ئایفۆنێکت پێ لەوانەیە ئەگەر بزانی ئیشی لەسەر بکەی لەوانەیە بەقدر کامێرایەکی ینی ئەوەی کە گرانە و کەسێک لی نازانێ بەقدر ئەو بتوانانی ئیشی باشی لەسەر بکەی سۆ ئەوە مشکلە نییە ینی ئەوان هەرسی ئامێرێک بەکاردێنن مشکلەمان نیە باشە شتێکی دیکە بازانانی ئەمە تا چەندە دەرفەتە بۆ هەم گەنجان جگەلەوەی کە ئەگەر توانایەکی هەیە یاخود ئەگەر بەهرەیەکی هەیە لە لای ئێوەوە بەهرەکەی دەرکەوێت چکە هەموو ئەو شتانە جاریوای چەند ساس سیرەکەی لە شوێنێکی ئاوهاوە تۆ چانسەکەت بۆ ئەڕەخسێ لە لایەکی دیکەشەوە تا چەندە بۆ کوردستان گرنگە بۆ کوردستان گرنگە ئەوەیە کە ئەتۆ بڵێ نەڵێ ئەمە ناتوانین بگەینە هەموو شوێنێک بسەڵێت
یعنی ئەوەندە فۆتۆگرافەرمانە حتا ئەگەر ئەم هەموو وەزارەتەکان کۆ بکەینەوە بە هەموو دامودەزگاکان 33 بن 33 فۆتۆگرافەر هەموو کوردستان هەر ناگەن من پێ دەڵم ئێستا لەوانەیە گوندێک هە بێشتی زۆر جوانی لەبێ من نەماندیوە پێشی ناگەین بەس یەک کەس هەیە لەو گەنجێک هەیە منداڵێک ینی ئەمان ئابایەکشتیش ئەوە بکەم گوتمان گەنج تەمەنی لە 18 بۆ 40 بێ بەس دوایی زۆر داواکاری هات کە بوو بەس ئەو تەمەنە بێ با گچکەتریش بێ و با گەورەتریش بێ بۆیە ماوە بڕارماندا و مەرجە لا بدەین و مەرجەمان لاداوە ینی تەمەن ئێستا مهم نییە بۆیە ئەگەر حتا تەمەنی 13 ساڵیشە لە گوندێکە لە شوێنەکە ینی کەسێکی بڵێم ئەوەی ئاینی چزانم لە هەر مۆتە بۆ نمونە کلێسایەکی جوانی لێ ئەو شخصە حەزی لێ ئەو شتە کوردستان هەمووی بیبینێ کوردستان لە چاوی بیبینێ لە چاوی عەدەستەی بیبینێ ئەوە دەتوانێت بەشدار بێەوەمە پرۆمۆت بۆ هەموو ئیشەکەی دەکەین زۆر باشە شتێکی دیکەش هەیە ئەساوی کە بەشدار بێ ئەی بیستێت بۆ نمونە من یەکەم جارە وێنە ئەنێرم ئەڵێم دەی ئەمە ستەمە لە من ئەکری یەکێک هاتووە زۆر باش لە زاویەی کامێرە ئەزانێت لە چ زاویەکەوە بیگرێ لە چ گۆشەیەکەوە نیگایکە ئەو چ سەرنج بۆ چ شتێک ببات کەسێکە پرۆفشناڵ ئەو شتەی بە شوێکی ئەکادمی خوێندوێتی بەشدار بێ لەگەڵتانە لەگەڵ کەسێکە هیچ شارەزایەکی نەبێت بەس بە مۆبایلەکەی خۆشی گرتبێتی ئەینە شتا توانین بڵێن هەروەکو یەکە هەمویان لەسەر یەک ئاست واتی ئەوە با بڵێن سەختەکتاندانەوە بڵێن کەسێک کە ئەکادمی بێ نابێ بەشدار بێمانێت کەسێکی ئاسایی شوێنەکەمان بۆ ئێمە هەمووی دەتوانن یعنی بەس مەرجیش نییە ئەوەی کە ئەکادمیستە لەوانەیە ئەو شخصی کە زۆر بە ئەکادمی خوێندوێتی بەس هەندێک شت هەیە یعنی چانسە فۆتۆ یان ڤیددیۆ چانسە لەوانەیە یەکێکی دیکە لەو جوانتر تۆماری کردێ و ئاکادمیش نێخوێن بێ ئیشی لێ نەکرد کەواتە بۆ نمونە ئێستا کەسێک وێنەی قەڵای قەڵاتمان بۆتان ئەنێرێت دوو کەس سێ کەس هەر قەڵات ئەنێرێت بەڵام لە گۆشە نیگای جیاوازەوە ئاینەنا هەر ئەتوانێت بەشدار بێت یان هەمویان دەتوانن بەشدار بن بەڵێ ئەمە هیچ کەس ڕەت ناکەینەوە پێشیان دەڵێن ینی ئەو کەسێک کە ئەوانەیە کە ئیمێلیان نادۆمە لە دوێنەوە دەستمان پێ کردو جوابیان دەدەینەوە باشە تەواو ئەمە وەریدەگرین دەتوانی بەشداربی بەس بەو مەرجەی کە ئەتۆ ڕەزامەندی نیشان بدە لەسەر ئەوەی ئەو فۆتۆ ئەو ڤیددیۆیانەی کە ناردوو تەمە مستەقبل بەکاری دەهێنینەوە کە بەکاریشی دێنینەوە هەر بۆ خۆشمان نامە دەتوانین بینەوە زارەکانی ئەزین چۆنە کوردستان لە چاوی ئێمەوە پیشانی یان لە چاوی ئەوانەوە پیشانی هەموو شوێنێکی بدەین باش هەڵات شتێکی دیکە ئێستا بۆ نمونە من حەزەکەم بێم ئەو وێنانە هەمووی ببینم ئایا ئێوە ئەو سیستەمەی کە داخڵتان کردووە بۆ وەرگرتنی وێنەکان هەر کەسێکی ئاسایی بێت ئەتوانێت وەکو پێشەنگایەک ئەو وێنانە لە ناو ئەو ئیتر ئەپلیکیشنە بە هەر شتێکی ترەکە ئێوە داتان ناوی فکرمان لەوەی کردوتەوە لە ئەخیری لە 26 مان کە خەڵاتەکە ڕادەگەیەنرێ یعنی لەوانەیە یەک ڕۆژ تا دوو ڕۆژ پێشانگایەک بکەینەوە بەرهەمەکان هەم ڤیددیۆەکان هەندێکیان هەمویان نایانی ئەوانەی کە بڵێم بیستی ئەوەلی نمایشیان بکەین چونکە ڕەنگە من نەتوانم بەشدارکەم کەسێتە بەڵام پێی خۆش بە بینەر بێ بۆ ئەوە بزانێت شوێنە ئەوانی دیکەیش پێ دەڵم ڕۆژانە یان حتا ساڵی داهاتوو تاوەکو کاتی مسابقەی داهاتوو دی هەموویمان بڵاو کردوتەوە بەو هیوایی کە ساڵی داهاتوو بتبینمەوە لێرە ئەوەندە ئاستی پێشبڕکێکە گەورە بوو بێت کە خەڵک لە پارێزگاکانی دیکە و یان لە پارچەکانی دیکەی کوردستانەوە بێن و بەشداری بکەن لێرە سپاس دەکەم هەڵات لەگەڵمان بوو هەڵات ڕێبوار بەرپرسی سۆشیال میدیا لە فەرمانگەی میدیا و زانیاری ئەمێ مرۆڤ بۆ هەر شوێنێک دەچین ئەگەر بمانەوێ ئەتوانین لەوێ یادگاری تۆمار بکەین ئیتر بە چرکاندنی وێنەیەک بێت یان گرتنی ڤیددیۆیەک بێت یاخود هەندێک جار لە شوێنە بەناوبانگەکان کە شوێن وەکو مۆزەخانە دەفتەرێکدا ئەنرێت تۆ لەوێ شتێک ئەنووسیت بەڵام ئێستا ئەمە وای لێ هاتووە کە تەنیا ئەوە نییە کە تۆ خودی خۆت بە شێوازێک یادگاریە تۆمار بکەیت بەڵام ڕەنگە شوێنێک هەبێت ئێستا وای لێ هاتبێ کە بوو بێت بە تۆمارکردنی یادگاری لەو شوێنە بۆ نمونە لە دیمەشق باڕێکی بچووک هەیە بە ناوی باڕی ئەبوو جۆرج کە تەمەنی 70 ساڵە باڕەکە لە نێو خەڵکی دیمەشق بەناوبانگە لەسەر دیوارەکانیشی بیرەوەری هەر کەسێک یادگاری هەر کەسێک نووسراوەتەوە کە بە درێژایی ئەو 70 ساڵە سەردانی باڕەکەی کردو ئێستا باڕەکە بۆتە سمبولی دیمەشق و هەر کەس بچێتە شارەکە سەرێکیش لەو باڕادات لە ناوا شامێ یەک بارا بچووک هەیە و بیرانین وڵاتیان شامێش بۆ دەما 7 ساڵان لەخوا دەگرە
لەسەر دیوارە نوێ گەلێک نویسین هەنا پەیام نابوو بیرانین و هەبووکن بە باندۆر ئەف بار بە بارە ئەبوو جۆرج لە ناوە ڕاستە شامێ تێناسکردن الواحد على بسط والشرب خەلکێ تێ vê derê demeke xweş derbas dike û dixwaze bîranîneke xwe bihêle keç û kur li vir bi hev re dijivin û bîranînên xwe li ser dîwarên barê dinivîsînin piştî demekê tên û temaşe dikin ku hê jî xeta destê wan maye û li peyam û bîranînê xwe digerin تەوی ڕێاوەیە تەنگ کۆ تەنێ 5 mêzan li xwe digire lê qesta xelkê li ser geleke bara Ebû Corc nihabûyê yek ji simbolên Şamê ku kesên li derve jî tên dixwazin seredan bikin û bîranînên xwe li ser dîwarên nû binivîsin Ev serê 5 sal û nîvana ez li derve dijîm li Almanyayê dixwînim dema ku hevalên mizanîn ez ê werme Şamê gotina min here bara Ebû Corc û hin bîranînan li ser dîwarên wê binivîse û wêneyan jî ji me re bigire û bişîne ev cih ji bo hevalê min gelekî watebû ji ber şerê li Sûriyê gelek ji kesin ku bi berdewamî li bara Ebû Corc diman nema êdî seredan dikin Ew Îsam ku niha bar di destî wî de ye dibêje şûna wan kesan hê li ser dîwaran maye û nabe jî were jêbirin لە باسی باڕێکەوە بۆ باسی چێشتخانێک جا ئێستاکەم بابەتی باسیەکەم باسی چێشتخانەکە خودی نییە یعنی خودی چێشتخانەکە نییە بەڵکو باسی کەسێکە لە چێشتخانەکە کە وای کردووە سەرنجی خەڵک ڕابکێشێت لە چێشتخانەیەک لە شارۆچکی خورماتوو هەر کەسێک بۆ ناخواردن لابدات کاپتنی چێشتخانەکە بە شێوازێکی زۆر جیاواز و سەرنجڕاکێش گاڵتە لەگەڵ کڕیارەکانەکەات چیەکات جا ناویشتان با پێ بڵێم ناوی کاک ڕزگارە کاک ڕزگار بە جوڵە خێراکانی سەرەتا کڕیارەکانە ترسێنێ دواترە بێتە هۆی پێکەنین کە خەڵکەکە هەم تێرە خۆن هەمیش تێر پێەکەنن ئەم کارەی ڕزگار دەنگدانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست کردووە و ڤیدۆکانی دەیان ملیۆن بینەریان هەیە تەنانەت ئەگەر پێشوەختە بشزانیت کە کارێکی بەو جۆرە دەکات هێشتا ڕێگەی خۆی هەر ئەدۆزێتەوە بۆی کە بۆ شێوەیە بترسێنێ وەک هاوکارانی ئێمە کە دووجارەکەونەوە تەڵەی ڕزگارەوە بابی بین ئەوانەی سەردانی ئەم چێشتخانەیە دەکەن هەم تێر دەخۆن هەم تێر پێدەکەنن زۆربەی ئەو کەسانەی لێرە نان دەخۆن لە هەر پلەپۆست و پێگەیەک بێت دەکەونە تەڵەی ڕزگارەوە سەرەتا بە جوڵەی خێرای دەستی دەیان ترسێنێت بەڵام دواتر قاقا پێدەکەنن والله أنا متابعة على التيك توك شايفة لا تيك توك سێری کارەکانی دەکەم بە تایبەتی بەردەنەوەی موبایل نانا تووڕە نیم بەگشتی ژیان بەگاڵتە و گەپ خۆش نییە بەڵام ئەوەی ڕزگار جیاوازە و خۆشە وضحك سوالف ما صار حلو بس هسه هيك حلوة 31 ساڵە ڕزگار لە چێشتخانە کار دەکات چەند ساڵێکی کەمە بە تایبەت دوای پەیدابوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان گۆڕانکاری لە شێوازی ئیشەکەیدا کردووە و ڤیدیۆکانی دەیان ملیۆن بینەریان هەیە خۆ ئاگای لێ من بۆ پارۆمانە ئەمە ناکەم بەس بۆەوە دروستیەکەم خەڵک پێ بکەنێ جا خەڵکی عێراق زۆر گوناحە جا خەڵک پێ بکەنێ زۆر خۆشە شتێکی جوانە جاروە هەیە ساحب مەطعەمەکەمان مام جواد دانیشتووە تەماشا مەگە بزان من چیەکەم ئەچم بە حموسەکە پێیەکەم کابرا دەستەوە بۆ عەرز و هەڵەسیەت سێگە قاپ نەکەوتووە یان حموسەکە نەڕشاوە کشتیان پێکەنن من زیاتریش دڵم پێ خۆشترە لەبەرەوەوان پێکەنن اینوە هەیە بێزارە زەوقی نییە تەماشای ڤیدۆگان منەکات پێکەنێت سەزەلەمە هەیە ئەڵێ کاکە ڕزگار خوا ئاگای لێ لە ڤیدۆگان ئەوە تەماشا دەکەم ئەکەوی دەبەرچاومە چمە ناو سەفحەکەتەوە نیم سەعات کامل هەمووی فۆڵۆەکەم تێر پێکەنم دایانم ئەڵێم وەڵڵای کاکە ڕزگار دەست خۆش بێت ئەمڕۆ زۆر پێکەنێت 190 ملیۆن سەیکەری هەبووە خۆم دام گردووە دوایەوە کچی ئەڵمانی ساحبی کردووە دای گردووە تا ڕسم کچەکەش لە تەنیشتێتی 190 ملیۆن پێدەگەشت سەیری ئەو وینەکەی شیفوریان کردووە کە بە نائاوەکەوە تقریبان 66 ملیۆن گەیشتووە بەس لای خۆمە لە تیکتۆک دامگرت 3 ساعات گەیە ملیۆنیە تیکتۆک سڕیوە و تێوە قبول ناگەنجتووە هەڵسیام لە ئانستا دامگرم 4 ملیۆن سەیکەری هەیە لە ئانستا بنێشتم پێ بەس بنێشتی احتیادیە ئەوە لەبەرەوە هینوە هەیە ئەمە بە مێردەکەی ئەدەم هەڵسم ئەم سەرکەش بە خێزانی ئەدەم جا چۆن پێدەم نایدەم ئاوها هەڵسم ئەوە گرمە دەسەوە ئەلێم دەستکەرەوە لەبەرەوە دەستمێژمێ حەز ناکەم خوشکەکەم ئەو دەستێکاتۆ من ئەفرامە ناو دەسی جازانێ سەرسرکەیە وازانێ حەقیە ئەقیژێنێ و هەڵە بەزیێت دوای ئەوە ئەمیش پێیە ها مارملکە ئەومیش پێیە
جامە زۆر مەترسیە زۆر ئامانجی ڕزگار ئەگەر چی دڵخۆشکردنی بەرامبەرە لە هەمان کات خەڵکێکی زۆریش بە تایبەت گەشتیارانی بۆ چێشتخانەکەی چێش کردووە. ڕزگار خۆی خۆشە ئەم جێگای زیاتر خۆش و خەڵکێک زۆر پرسیارەکە و خەڵکێک زۆر ڕازیە و خەڵکێکیش زیاتر بە بۆنی ڕزگارۆ دێتە ئێرە و هیچ شێوەیەک توش مەوقیفێ نەبووینە بۆنی ڕزگارۆ بە پێچەوانەوە خەڵکەکە زۆر پێی خۆشە ئەوانە پێکەن و ئەو وەزعیان لێ دروستەکە ئەو مەجموعە دانیشتنە ئەو دەمێزە و ئەو دەتاولە هەمویان پێکەن و پێیان خۆش. ئەگەرچی جوڵە و کارەکەیمان زانی بوو بەڵام بەهۆی لە بیربردنەوەی بابەتەکە بە قسە تایبەتەکانی وەک بەشێک لەو خەڵکە ئێمەش دوو جار کەوتینە تەڵەی ڕزگارەوە. هێمندەلۆ کوردستان 24 خورماتوو. بەم بابەتە جوانە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمانەێنین بەو هیوایی کە هەمیشە دڵتان شاد بێ و هەمیشە خەندە لەسەر لێوانتان بێت دڵێکی گەشت و خۆشتان هەبێت کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆ هێنم تا بێگەیشتنەوەیکی دیکە هەر شاد و سەرکەوتوو بن و ماڵاو خاتان بکەن.